لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا گەرمترین بابەت خراپی ڕەوشی کار و ژیانی ڕۆژنامەنووسانە. سەرەڕای کەڵەکەبوونی 120 ساڵ لە ئەزموونی ڕۆژنامەگەری کوردی، بەڵام تا دێت ڕێگری و پێشەلکاریەکانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر و زیاتر دەبێت و پانتایی ئازادی ڕۆژنامەگەریش تەسکتر دەبێتەوە. جێگری نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش هۆکاری زیادبوونی پێشەلکاریەکان بۆ خودی دەسەڵات و حکوومەتی هەرێم دەگێڕێتەوە. لەجێر هیچ فشارێکە، هیچ حیزبێکی سیاسی و هیچ دامودەزیای ناتوانێت پاشەکشە بە ڕۆڵی ڕۆژنامەنووسکە و ناتوانێت کاریگەریە گرنگەکانی ئەو بێ ئەهمێتکە و لە هەمان کاتیا ئەو توریۆر و پێشەلکاریانەی کە هەمەیە پرۆتستۆیەکەین و حکوومەت یاریمکسان بە لی بەرپرسە و لە هەمان کاتی شاوەیە کە بۆیەش خسمانە ئەم ڕۆژەوە هاوکاتە لەگەڵ هەڵبژاردنەکان و بانگەشێڵ بژاردن کە ڕۆژنامەنووسان پشکی شێریان بەرەکەوێت لە هیلاکبوون و ماندووبوون. یعنی ئەو کاندیدانەی کە دەرەچن ئەبێ بزانن کە قەرزای ڕۆژنامەنووسان بەداخە ئەوەندێکیان دوایەوەی کاسنە پەرلەمان تەلەفۆنەکانیان لەسەر ڕۆژنامەنووسانە کوژێنەوە. لەبارەی ڕەوشی میدیا و هۆکارەکانی پاشەکشەکردنی پەیامی ڕاستەقینەی میدیا، مامۆسایەکی زانکۆ دەڵێت دەسەڵاتی نابەرپرس و ناهۆشیار میدیای نادروست بەرهەم دەهێنێت. هەروەها پێشی وایە دابەشبوونی میدیا بەسەر حیزب و لایەن و خاوەنداریەتیەکانی دەستگاکانی ڕاگەیاندن لەلایەن کەسانی سیاسی دەسەڵاتدارەوە وای کردووە بەشێکی زۆری دامەزراوەکانی میدیا بۆ چاواشەکردن و گۆڕینی ڕای گشتی بە ئاڕاستەی مەرامی حیزبە دەسەڵاتدارەکان بەکار بهێنرێت. ئەوەی کە لە نێو ناوەندە ئەکادیمیەکانە هەیە بەجددی کارکردنە لەسەر ئەوەی کە میدیایەکی نیشتیمانی دروست بکرێ بۆی بتوانێت لە حاڵەتی تەندروستی خۆی دەرنەچێت و کۆمەڵگاش ئەو بەشەی کۆمەلگاکە ناتەندروستە ناو شیارە ئەم تەندروستی بکاتەوە و شیاری بکاتەوە، چونکە بەبێ میدیای تەندروست کۆمەلگایکی تەندروست دروست نابێ. یەکێکە لە دیدە بەهێزەکان و تۆریەکانی کاریگەری میدیاش هەر باس لەماکە کە بە میدیایەکی تەندروستە بێت تا کۆمەلگایکی تەندروست پێک بهێنرێت. کۆمەلگای ئێمە بە دابەشبوونێکی سیاسی هەموو شتێک تێیدا دابش بووە بە میدیاشەوە. ئەم دابشبوونە لە ناو هەموو کۆمەلگایە حاڵەتی ناتەندروستی دروست کردووە و میدیاش بەشێکی لەو حاڵتە ناتەندروستی کەم دابشبوونە دروست کردووە. لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 120 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تۆمار کراوە کە دیارترینیان هەڕەشە و پەلاماردان و لێسەندنەوە و شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی و ڕێگریکردن بووە لە ڕووماڵی ڕووداوەکان. هاوکات پەیامنێران و کامێرەمانەکانی کەناڵی ئاسمانی پەیامیش بەشێک بوون لەو ڕۆژنامەنووسانەی کا پێشەلکاریان بەرامبەر کراوە. با بڕوای بەشێک لە ڕۆژنامەنووسانیش لە سای دەسەڵاتی یەکێتی و پارتی لە دوای 27 ساڵ لە بانگەشەکردن بۆ دیموکراسی و ئازادی ڕادەربڕین. هێشتا هەرێمی کوردستان لە ڕیزی پێشەوەی ئەو ناوچانەدایە کە مەترسین بۆ کاری ڕۆژنامەوانی. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.